کە ئێستا بارودۆخی ژینگەیی و بارودۆخ و ڕوبەری سەوزایی چارەسەرکردنی خۆڵ و خاشاک ئاراستەیەکی زۆر باشی بڕیوە، هەنگاوی زۆر باشی بڕیوە و پێی ئەو راپۆرتانی نەتەوە گرتوەکان بۆ ساڵی 2019 بڵاوی کردوێتەوە. پارێزگای سلێمانی لە ڕیزی پێشەوە و یەکەمینی هەموو ئەوانەیە کە باسم کرد لە ڕووی سەوزاییەوە، لە ڕووی ژینگەوە، لە ڕووی قەبارەی ئاوەوە، ئاوی سەرزەوی، ئاوی ژێرسەوی، لە ڕووی پاراستنی خۆڵ و خاشاک و چارەسەرکردنی خۆڵ و خاشاک و پاراستنی ڕوبەرەکانی سەوزاییەوە تا ئەوەی کە ئێستا وەزارەتی کارەبا بە سوپاسەوە بڕیاریاوە کە وێزگەی سۆلار وزەی خۆر لە سلێمانی و هەولێر و دهۆک بۆ هەرێکێکیان بە 25 مێگاوات دروست بکە، لە ئاو لە ڕاپەڕین و لە گەرمیانیش وێزگەی کارەبادا بنێ بۆ گۆڕینی ئاو بۆ وزەی کارەبا، هەر لە گەرمیانیش بڕیاریاوە کە وێزگەی گۆڕینی ئەو غازانەی لە بیرەنەوتەکان دەرەچن بۆ دروستکردنی کارەبا بە 165 مێگا دابمەزرێنێ و لە مانگی چواری ئەم ساڵا پرۆژەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی تانجەرۆ کە گروپی کۆمپانیەکانی فاروقیکە تەواو ئەبێ کە گەورەترین و باشترین پرۆژەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکە ئێستا لە عێراقا دڵنیاتانەکەمەوە نەک خۆڵ و خاشاکی تانجەرۆ چارەسەرە بێ، خۆڵ و خاشاک لە پارێزگای سلێمانیە نەگەر چارەسەرە بێ بە سەرچاوی وزەی پاک بە وزەی نوێ کە ئەمە هەنگاوێکی گەورەیە بە تایبەتی بۆ پەیمانەی ئێمە لەگەڵ ئەوروپیەکان ئیمزامان کردووە.